سەبارەت بە ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران، یەکێتی ئەوروپا ڕەشنووسێک دەخاتە بەردەم تاران کە هەڵگرتنی سزاکان لە خۆ دەگرێت و دەڵێت دوای ئەوە هیچ بوارێک بۆ سازشی زیاتر نییە. لە وتارێکدا کە ڕۆژنامەی فاینانشنال تایمزی بەریتانیا بڵاوی کردوتەوە، جۆزێف بۆڕێل بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا دەڵێت دەقێکمان پێشنیاز کردووە کە وردەکاریەکانی هەڵگرتنی سزاکانی سەر ئێران هەروەها گرتنەبەری هەنگاوە پێویستیەکانی تایبەت بە دۆسیە ئەتۆمی بۆ گەڕانەوەی کارکردنی هاوبەش تێدایە. بەرپرسەکەی یەکێتی ئەوروپا ماژەی بۆ کردووە دوای 15 مانگ لە دانووسانی چڕ لە ڤیەننا بەو ئەنجامە گەیشتوون کە سازشی زیاتر کۆتایی پێهاتووە. ئاوکات عەلی باغریکانی سەرۆکی شاندی دانووسانکاری ئەتۆمی ئێران پشتڕاستی کردەوە کە بۆڕێل پێشنیازێکی نوێی پێشکەش کردووە، وتیشی ئێمە بیرۆکەی خۆمان هەیە بۆ تەواوکردنی دانووسانەکان و دەیخەینە ڕوو. ئاوکات نێت پرایز وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە لێدوانێکدا بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند واشنگتن چاو بۆ پێشنیازەی بۆڕێلدا دەخشێنێتەوە کە وەک چارەسەرێک بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی 2015 خستویانەتە ڕوو. بۆڕێل وردەکاریەکانی پێشنیازەکەی ئاشکرا نەکرد، بەڵام ئاماژەی بەوەدا کە کات تەواو دەبێت بۆ گەڕانەوەی ئەو ڕێکەوتنامەی کە ئێران باپەی ئەو ڕێکەوتنە بەرنامە ئەتۆمیەکەی سنووردار کرد لە بەرامبەر ڕزگاربوون لە سزا ئابوووریەکان. لە وتارەکەیدا بۆڕێل ئاماژەی بەوەداوە کاتی ئەوە هاتووە بڕیاری سیاسی بەپەلە بدرێت بۆ تەواوکردنی دانووسانەکانی ڤیەننا لەسەر بنەمای ئەو دەقەی کە پێشنیازم کردبوو تا دەست بەجێ بگەڕینەوە بۆ جێبەجێکردنی تەواوی کارکردنی هاوبەش و گشتگیر. وتیشی ئەگەر ئەم ڕێکەوتنە ڕەت بکرێتەوە مەترسی ڕوبەڕووبوونەوەی قەیرانێکی ئەتۆمی جددی لە ئارادایە و لەگەڵ ئەوەی زیاتر ئێران و گەلەکەی لەگەڵ دەرەوە داببڕێت. پێشتر نوێنەری ئەمریکا لە گفتوگۆکاندا ڕاگەاندبوو کە تاران لە دوایین دانووسانەکاندا داخوازیەکانی زیاد کردووە کە پەیوەندیان بە گفتوگۆکان سەبارەت بە بەرنامەی ئەتۆمیەوە نییە، ڕوا هەنگاوی مەترسیداری لە بەرنامەی پیتاندنی یۆرانیۆمدا بەدەستێناوە. لای خۆشەوە ئاژانسی تەسنیم کە سەر بە سوپای پاسدارانی ئێرانە، ئیدارەی جۆ بایدن سەرۆکی ئەمریکای بۆ ئۆتۆمەتبار کرد کە هۆکارە بۆ بەرەو پێشنەچوونی دانووسانەکان، ئەمەش بە هۆی لاوازی و بێتوانایی لە بڕیارەکاندا. تەسنیم ئاماژەی بەوە کردووە کە ئەوەی ڕێگرە لە بەردەم بە ئەنجام گەیشتنی دانووسانەکان پێداگری ئەمریکا لەسەر ڕەشنووسی پێشنیازکراوی خۆی لە ڤیەننا کە هیچ گەرانتیەک بۆ مافە ئابوووریەکانی ئێران لەخۆ ناگرێت. باپەی دوایین زانیاری ئاژانسی جیهانی وزەیەتۆم، ئێران پیتاندنی یۆرانیۆمی گەیاندووەتە ڕێژەی لە 60، بەمەش زیاتر نزیک بووەتەوە لەو ڕێژەی بۆ دروستکردنی چەکی ئەتۆم پێویستە کە لە 90.